ئەچینە لای تەوەری مێوارەی کورسات مەگەزین و باس لە بیبلۆگرافیای کەسایەتی شێخ محمودی حەفی دەکەین کە بێگومان یەکێکە لەو کتێبە دانسقەوەرە تایبەتانەی کە توانراوە لە کۆمەڵێک لە سەرچاوە دیارەکانەوە کە بە چەندین زمانی زیندوی جیهان لەسەرم کەسایەتی دیاری کورد نووسراوە و لایەن زۆر بەڕێز کاک شاڵا و جعفەرەوە کە بەڕێزیان نووسەرن توانراوە کە تەواوی سەرچاوەکان کۆ بکرێتەوە و وەربگەڕێتە سەر زمانی کوردی و لە دووتۆی کتێبێکیشا بتوانێت تەواوی سەرچاوەکان لێرەیە با بڵین بۆ بینەران و هەروە بۆ خوێنەرانیش دەستەبەر بێ. زۆر بەڕێز کاک شاڵا و جعفەر نووسەر میوانی کورسات مەگەزینە. کاک شاڵا سڵاوت دەبێم کاتێک زۆر سپاس بۆ تۆ. با دەستپێک لە بیرۆکەکەەوە باس لەگەڵکەم بزانم بیرۆکەی کۆکردنەوەی بیبلۆگرافیای شێخ محمودی حەفید بۆچی گەڕێتەوە؟ سپاس بەخێر بێ. ئەمە دوم کتێبە کە من لەسەر شێخ محمودی حەفید بنووسم. من خوێنەرم بە عشقی کتێبم لە ئەو کتێبانەی کە مێژوو یادداشتەکان دیکۆمنت بەڵگەنامە زۆر حەزم لەو کتێبانەیە و بەدەداچوونی بۆ ئەەکەم کە دەست بکەوێت لەکوی ئەو کتێبانە کە من هەمام 400 کتێبم هەیە شێخ محمودی حەفید لەکوی ئەو 400 حەزم کرد بیبلۆگرافیایەکی بۆ دروستکەم. زۆر باشە. اینجا ئەوەی کە جێی سەرنجی من بوو لێرە لە کتێبەکەیە لە ساڵی 1925 تا ساڵی 2022 ئەمێ بپرسم کاک شاڵاوە بزانم کە ئەمە تەواوی ئەو سەرچاوانن کە تۆ بەدوایە ناگەڕاوی واتە ئەو سەرچاوانەی لە ساڵی 1925 بەشێک لە ژیانی تایبەت و هەروەها با بڵین ژیانی سیاسی و هەروە حکومڕانی شێخ محمودی حەفیدا کە لەسەری نووسراوە تاوەکو ساڵی 2022 بێگومان ئەو کتێبانە 453 کتێبە لەم 453 کتێبە بەڕێزە بت 400 کتێبم لایە. ئەم کتێبانە بریتە لە کتێبی کوردی، عەربی، فارسی، ئینگلیزی، تورکی. یەک تورکی تایە دەکە دوو ئینگلیزیە. ئەوانەی ترش عەربی، کوردی و فارسیەکانن. بەڵام ئەمە 43 کتێبی تایبەتن بە شێخ محمود. ئەم 43 کتێبە تایبەتانێ بە شۆڕشەکەی شێخ محمود حکم داری شێخ محمود. ئەوانی تر ئەو کتێبانن کە سەبارە بە یادداشتە، دوکمنتە، ئەدەبیە، بەڵگەنامەیە کە بەر لە شۆڕشی شێخ محمود دەکات لە ساڵی 1925 تا 2022. زۆر باشە. ئەنجامێ بپرسم بزانم کە سەرچاوەکان زۆرن و بۆ کارێکی لەم شوێ بە تایبەتیش بۆ بیبلۆگرافیا کە تۆ ئەبێت ود و درشتی بابەتەکان بێگومان سەرچی بۆ بکەیت. ئەوەی چەندێکە سەرقاڵی کۆکردنەوەی ئەم هەموو سەرچاوەیت؟ 4 ساڵ. 4 ساڵ. لە 2020 من سەرقاڵم. جگە لەوەش کۆمەڵی برادری یارمەتیان ناوم یا خۆش بڕۆشتوم جاریوە هەبووە بە هەفتە بە 15 چاوەڕێی کتێبێکم کردووە بۆ سنە، مەهاباد، کرماشان، بۆکان، تاران. نەچووم بەتە تاران بەڵام پەیوەندیم بەسوو لەگەڵ مامۆستایەک و عەزیزم دکتۆر ئەیوبا لەوێ تەواوی تاران گەڕاوە کە ئەو کتێبانەی بزانین لەسەر شێخ یانە. جگە لەوەی ئەو برادرانەی کە لە کەرکووک و هەولێر و دۆهۆک و سلێمانی و گەرمیان کە بە تەلەفۆن یاخود بە ئیمێڵ یاخود لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتەکانەوە پەیوەندی پێوکردن چی کتێبێکتان لایە سەبارەت بە شۆڕشی شێخ محمود بۆ بدارن. جگە لەوەی کە لەم سەتی هینەکانە ئەتەلێتە لە لوبنان، ئەردەن، قاهیرە پەیوەندی پێوکردن یاخود سووریا چی کتێبێکی عەرەبیتان لایە ئەتوان بۆ بدارن. من سوپاسان دەکەم. تەنانەت پەیوەندیێکی پتۆمێ لەگە برادرێکە کە لە قاهیرەیە دوو کتێبی بۆ ناردوم. دوو کتێبەکە خراوەتە ناو بیبلۆگرافیاکەوە. ئەوەنەی ئەوان باسی شێخ محمودی حەفید دەکەن بڕۆ قەنەعەتە بێ کوردەکان ناکەن ینی بێگانە ئەیکەن. باش. ئەنجا لێرە پرسیارێکم هەیە کە ئەویش ئەو سەرچاوانەی تۆ ئاماژەت پێکرد کۆمەڵێک سەرچاوەی زۆرن لە زمانە زیندووەکانی با بڵین چواردەوری کوردستان. لە کام زمانە زۆرترین باسی ئازایەتی و باسی شۆڕشی شێخ محمودی حەفی دەکرێت؟ وەڵی زانی چۆن یەک شتێ هاوڕێگیان هەرێکە بە شێوە و بیرکردنەوە و ئایدەیە خۆی باسی کردووە بەڵام عەرەبەکان زۆر بەسوی شێخ محمودەکەن. تەنانەت ئێمە یانی من هەموو کاتێ وتوومە تاوانە ئەگەر خۆت
شتێک نەخوێنیتەوە لەسەر کەسێک حکمی بێ بەسەرە بۆن منە قائیدێکی سیاسی یاخود سەرکردەیەک یاخود ڕۆژنامە نووسێک نووسەرێک شتێکی لەسەر بخوێنەرەوە ئەو کاتە بتوانە حکم لێبی بەڵام لە وڵاتی ئەمە بەداخەوە لە کۆمەڵە حکومە بەسەر کەسەکانە بێ ئەو شتێکی لە بخوێنینەوە ئەوەنەی عەرەب لەگەڵ ئینگلیزەکانە باتێ شەمەحمووەکەن کە ئینگلیز دژێ شەمەحموو بووە بەڵام کە تۆ سەری کتێبیە بیرەوە شتەکانی خوێنیتەوە سەرهی کوردی بە قائیدێک لەکە قائیدە کە ئێمە توانیمانە بەرگەدێکی دژاتیکەین فڕۆکە حەسێنی بۆ بردومان لە شاری سلێمانی دوو کڕەت شاری سلێمانی بردومان کراوە لە 22 لە 23 بەڵام کەسێدەکە نییە کۆمەڵە کەسی شەیە خۆناڵ شەمەحموو خەتی سوور نییە نابێ باسکرێت ئیجابەت و سلبەتی هەیە مرۆڤ بە هەردوو دیوە جوانترە بەڵام لەو 400 کتێبێک کە من لامە دوو کتێبی سلبیات باسی شەمەحمووەکات هەرەمە ئیجابیە و بە قائیدێکی نەتەوەی کوردانن زۆر باشە گرنگی بیبلۆگرافیا بۆ نێو کتێبخانی کوردی چییە؟ پرسیارێکی زۆر جوان ئەم بیبلۆگرافیاوەتە ناساندنی کتێب ئاڵوگۆڕکردنی کتێب بیبلۆگرافیاکە بۆ ئەو کەسانە باشە کە توێژینەوەکەن لەسەر شۆڕشەکانی بیست شۆڕشی شەمەحموو بردومانی شاری سلێمانی شەڕی ئاواریک شەڕی بەدرگی سەرا ئەمانە کۆکراوەیە کە کەسێک بتوانێت کە ئەم توێژینەوە بکات ئەم کتێبە بەکار بێنێت ئێتر ناکڕە بە دوای کتێبەکەیە 453 سەرچاوی تیا لێوی هەیە بۆ نمونە بە دوای کتێبەکە بگەڕێت بۆن لەسەر شۆڕشی ئاواریک بڵێن هین شەڕی ئاواریک تیایەتی بە کوردی بە عەرەبی بە فارسیش تیایەتی کە بڵێ شۆڕشەکە فلان کتێبە ئەمە سەرچاوەکەیەتی نووسەرەکەی لەکوێ چاپ کراوە لە کەم لاپەڕەشایە پێویست ناکێت بگەڕە بە دوای کتێبەکە لاپەڕەکەیتە بەردەستەوە یاخود گرتنی جگە لەوەش جەنگی جیهانی یەکەم ببوورن مێژووی تاریخ العێراق تاریخ وەزارەتی عێراقیە باسی ئەو کتێبی تایە کۆمەڵە سەرچاوێکی باشی تایە عەلیمە کتێبخانەیەکی بچکۆلەیە لێ کتێبە لێرە بە خۆشحاڵیەوە لە دوای نووسینی بەڕێز کاک شاڵاوەوە لێرە نووسینێکیش لە پێشێکی کتێبەکەیە لەلایەن خاتوو شنۆ شێخ محمودی حەفیدەوە کە کوڕەزایی من زۆر سوپاسی ئەوان دەکەم چونکە ئەوان تا چەند یاری دەدەربوون واتە بنەماڵەی شێخ محمودی حەفید تا چەند یاری دەدەربوون بۆی کە ئەم بیبلۆگرافیایە ئێستا بە کتێبێکی ئاوا لە بازاڕا بێت زۆر جوانە و پرسیارش من ئەم بنەماڵەی ناناسم کەسیان نەشنۆ ناسم نە دکتۆر سەرمەدە ناسم لە ڕێگەی برێبەرزم پرۆفیسۆر دکتۆر کێوان ئازاد ئەنوەرەوە ڕۆژێک پێم وتم ئەتوانێت ئەو کتێبم بۆ چاپ بکەی 3 ساڵە دامناوە چاپکردن 4 ساڵە خەریکم یەکێک نییە بتوانێت ئەم کتێبە چاپ چکە بەڕێستە نەزانن زروفی ئەوەندەی کە کتێب چاپ بکەیت مەبلەغێکی باشی تێچێت وتی من پەیوەندێکە بۆ بەسم لەگەڵ ماڵی حەفیدا وتم من نامەوێت بچم بیان بینم بەڵام تۆ هەوڵە ئەم کتێبە بخۆنە بازاڕەوە بۆی خەڵک ئیسفادەی دەکات خۆشبەختانە من مەمنونی دکتۆر کەیوانم پەیوەندێکی بەس لەگەڵ من و بەس بە تەلەفۆن لەگەڵ من و شنۆخانە کە کتێبەکەم مایە بەم کۆپیکردن نسخەی بە PDF چۆن سەیریان کرد خۆشبەختانە وتی کاکە ئێمە چاپێکەن ئەوە بۆ ڕۆژی پێشەمە کاژ بە 4 لە هۆڵی خاک مەراسیمێکی جوانە بۆ کردوم زۆر سپاسی بۆ کاک بازیان دژەکەم بەتەنگمانەوە هات هۆڵی خاک هەموو شتێکی بۆ دابینکردین لەگەڵ ڕێکخراوی میدیا کاک نەجار ڕستی سپاسی ئیژەکەم کاور هەسان بە چالاکێکە بۆ هەموو کەسانی کە یانوێت لە ئایندەیە با بڵێن توێژینەوە بکەن یاخود نامەی ماسەر و دکتۆرا لەسەر کەسایەتی شێخ محمودی حەفید ئەم کتێبە کتێبێکی زۆر زۆر باشە و تەواوی ئەو سەرچاوانەی کە لەلایەن زۆر بەڕێز کاک شاڵاو جعفەرەوە توانراوە کە بە زمانەکانی تر بە دوایە گەڕا و لە نێو کتێبەکەیە واتە و سەرچاوانە بوونیان هەیە هیچی ترماوە لەسەر حەفید کە لە کتێبی ئایندەیە خۆت بابەتێکی تر بێت و بتوانی کاری لەسەر بکەیت ئەگەر من پشت بەخوا کتێبێکی تریشەیە لەسەر شێخ محمود خامەکان بۆ عەفوو خامەکان بۆ
شێخ محمودی حەفیدە دوێن ئەو لە ساڵ 50 کتێبەکە تەواو بووە زۆر ئێتر باش. بەڵام ئەمڕۆ کێشی ئەمە چاپکردنە کێشی ئەمە خوێندنەوەیە خوێندەرماندیە لەگەڵەوە شەمە حەزم کرد چا کتێبی تێکەم چا کتێبەکەم دەست نەکەوت یەکەم بە ئیتالی نووسراوە ئەوش سەرچاوەیەکە لەسەر سەرچاوەیەکە بەڵێ یەکیان بە ڕووسی نووسراوە ڕووسێکە کاکسوارە کوردەتی بە کوردی بەڵام لاپەڕەکەی بۆ نادم من حەز بکرد ڕسپی کتێبەکەم هەبوایە کە پێم وتی لە رووسیا ناتوانێت کتێبەکەم بنێ تەنها وێنەم گرتووە و کتێبەکە دوو لاپەڕ من دایناوە کتێبێکیان لەسەر پاکستانە پاکستانی نووسراوە لەسەر شێخ محەممەد حەفید بەداخەوە نەمتوانی ئەو کتێبەکە دەستکەم کتێبی کەشیان بە زمانی دانیمارکی نووسراوە ئەو کتێبەشم دەست نەکەوت ئینشەڵا بۆ چاپی دومەگە بتوانین دۆڵەمەنیکێن و باشترە با بڵین چاپێکی تر بتوانێت کە ئەو سەرچاوانش بەدەست بێت سوپاس بۆ تۆ سوپاس بۆ ماندووبوونت گەڕانانەی کە کردوتن و لە ماوەی 4 ساڵاتوانی وچەکە تەواوی بیبلۆگرافیای کەسایەتێکی دیاری کورد کە ئەوی شێخ محەممەدی حەفید دەبتوانی کۆ بکەیتەوە سوپاس بۆ زۆر بەڕێز کاک شاڵاو جعفەر نووسەر کە لە مشێ پرۆگرام لەگەڵ مابووی سوپاس ئێوارتان شاد